زیاتر ئەم بڕیارەی محکەمەی فیدرالی بڕیاری وەلایی زیاتر لە تەبخەیەکی سیاسی دەچێت چونکە هەر داخوازێک لە بابەتێکی وا هەستیار وەکو ئەوەی ئێستا لایەنی جودا و ڕای جودا جودای تێدابی بەلای کەمی پێویستی بە دراسەکردن هەیە پێویستی بە لێکۆڵنەوەیەوە کەمتر لە 24 سعات بڕیارەکەی خۆیاندا لەوە دەچێت مسۆدەکەی ئامادە بوو پێشترێ تەنها پێویستی بە شکاتێک بوو لەلایەن تاانێک بوو لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم داوا بکە کە ئەوە بکرێ و یەکسەر ئیمزاکرا و تەواو بڵاوکرا ئێستا ئەگەر دواخرا بۆ مانگێک بۆ 2 مانگ بۆ 3 مانگ ئەو کاتە برادرانتر چیان دەوێت یانی پاشان چی ئایا دەکرێت ئێمە هەڵوێستی کە دەیبینی لەلایەن برادرانی پارتی هەڵوێستە بۆ مقاتعکردنی انتخابات یا بۆ منعی انتخابات ئەم ڕێزەی کە هەمانە ئەم ڕێزە وەکو خۆی نامینێ ئەگەر ئێمە لە هەموو انتخاباتێک خۆمان دزیەوە ئیلا بەو شەرتە داخل انتخابات دەبین ئەوە شووتی نییە بە شەرتی چەقۆ انتخابات و داخل انتخابات دەبی من پێم وایە ئێستاکەش پارتی لە بارودۆخێکی وا لاواز نییە کە لە مەترسیل انتخابات دەبی بۆیە من پێم وایە و ئەوەی ئێستا لێرە مانعە هەرێمی کوردستان نییە خەڵکی کوردستان هەڵبژاردنی نەوێ یەک حیزب هەڵبژاردنی پێگەی هەرێمی کوردستان وەکو خۆی نامینێ ڕێز لە هەرێمی کوردستانی وەکو خۆی ناگیرێ چونکە ئەو ڕێزە بەکارێکی جددی هەموو لایەک لە ڕێگای هەڵبژاردنەکان لە ڕێگای ئیدارەی دەوڵەت لە ڕێگای دروستکردنی مەناخێکی ئەمنی مەناخێکی کۆمەڵایەتی بۆ لێ قەوماوان لەبەر ئەسبابی سیاسی و ئەسبابی عێرقی و هەروەها دیفاعکردن لە پاشەڕۆژی عێراق و دیفاعکردن لە سنوورەکانی هەرێمی کوردستان و شەڕی ئیرهاب ئێمە ئەومان پیادە گەیشتوان کە ئێستا لەبەر سەبەبێکی حیزبی یا شەخسی بیکەین بە مەلەفێکی نیشتیمانی گەورە بتە سەبەبی ئەوەی پرۆسەی دیموکراتی بکەوێتە خەتەر ئەو پێگەیمان نامینی